بۆ یەکەم جار فەوجێکی حەشتی شعبی کوردی لە کەرکووک پێک دەهێنرێت و لە چوارچێوەی لیوای 16ی حەشتی شعبی دەبێتە فەوجێکی کوردی. سەرۆکی هۆزێکی کوردی شاشکرای دەکات لە هەموو ناوچە دابڕێنراوەکان فەوجی حەشتی شعبی کوردی دروست دەکرێت. ڕاوێژکاری حەشتی شعبی لە کەرکووک دەڵێت ئەمە کارێکی دروستە برایانی کورد لە سنوورەکە بۆ پارێزگاری لە خۆیان ئەنجامیاندا. هەروەها ڕێخەری کاروباری کورد لە حەشتی شعبی ڕایدەگەیەنێت. ئەمە پەیامێکە بۆ حکوومەتی عێراق کە کوردەکان ئامادەن لە چوارچێوەی هێزە ئەمنیەکانی عێراق کار بکەن. و ئینشەڵڵا لە ڕووزای ئایندە گشت بەرەدەران داوەتەکەم بە هەر منتقەی مەقەرخ و حەشتی کوردەکان خۆتون زیارەت بکات دەعمەکان و خۆتونم گشت بەرەدەرەکان دەرخەستم ئەوانە حقیقەتەن حمایەت بکەن بە ئەم یعنی خەبەری باش ئەدین منتقە کەرکووک واقعا حساسە یعنی گشتی عێراق بینیت لە شمال لە جنوب زۆر وەزعیەتەن استقرار نەبوو ئەمە خۆمان بە منتقەی خۆمانە حمایەتەکەم تەنها قووەتی ئەتوانم بنام کورد لە داخل حکوومەتی مرکزی بعنوان کورد حەشت کوردی تشکیلەکەم بناو کوردە لەم کۆمەڵەوە ئەستەخر بووینە پەیامێک بدەینە حکوومەتی عێراقی و هەئەی حەشد شعبی کە خەڵکی کورد ئامادەیە لە چوارچێوەی دام و دەستگاکانی حکوومەت عێراقی دێ و ماڵ و شوێنی خۆی بپارێزێ بە تایبەت ئەو شوێنانەی کەوا داعش بەدەوامی هێرشەیە لەسەری. بارگای فەوجەکە لە گوندی چەخماق دەبێت لە سنووری قەزای دووبزی خۆراوایی کەرکووک. سەرۆکی هۆزی شوانی شاشکرای دەکات لە داهاتوودا پلانی دیکە هەیە بۆ دروستکردنی چەند فەوجێکی دیکەی حەشتی شعبی کورد لە ناوچە دابڕاوەکان. کوردی کەرکووک دابەش بۆ سێ محور محورێکمان لە خوار کەرکووکە داودی تاالبانی کاکەی سی عشیرەتت ناوچەیەکمانەیە منتقەی لەیلانە خزمانی جەباری و شێخان و زەنگنە لەوێ ئەم خەتە شۆن و شێخ بزێنی و ساڵەیە ئەوا دابەش بووە بە قسەی خۆیان بۆ هەر سنووریە فەوجێکەکەنەوە بە بۆنەی چۆ دروست بوو ئەم لادەیە چواردە شەهیدی داوە باشە خاستە لە دوای 16 ئۆکتۆبەر وەزعی ئەم دەیە زۆر خراپ تقریبا لە هەفتا ماڵەوە هاتۆتە سەر 6 مانگ زۆر مەحاولەمان کرد لەو شتێکمان بۆ بکرێت لەم لادەیە دوایەوەش ئەمە دروست بووە ئاخر چارە بووە کابرا دەستی بۆ ئەمە بردووە چونکی هیچ چارێت ترمان نەبوو. ساڵی ڕابردوو بەهۆی هێرشێکی چەکدارانی داعش بۆ سەرگوندی چەخماق 4 هاوڵاتی کوژران بۆیە لەو کاتەوە دانیشتوانی ئەم گوندە داوایان لە حکوومەتی هەرێم کرد چارەسەری دۆخی ئەمنیە و ناوچانە بکات بەڵام بە هۆی گوێپێنەدانی هەرێمی کوردستان دانیشتوانی گوندەکە وەکو خۆیان دەڵێن ئەو هەنگاوەیان ناوە وەکو هەنگاوێک بۆ پڕچەکردن بۆ ئەوەی بتوانن خۆیان لە هێرشی داعش و تعریبی عەرەبە هاوردەکان بپارێزن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام گوندی چەخماق خۆراوای کەرکووک.